کەمێکی دیکە گەورەترین دیداری لاوان لە ئاستی پارێزگای جیاوازەکانی هەرێمی کوردستان لە دهۆک بەڕێوە دەچێت بڕیارەکە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان خۆی بەشداری لە پانەلەکانی و دیدارەدا بکات. زیاتر قسە دەکەم سەبارەت بە گرنگیدانی کابینی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بە پرسی لاوان هاوکات ئەو بابەتە گرنگانی کە لەم دیدارەدا باسی لێوە دەکرێن بەڕێز کاژان محەممەد کارگێڕی مەکتەبی سکرتارێتی یەکێتی لاوانی دموکراتی کوردستان لە دهۆکەوە لەگەڵما بەڕێز کاژانم کاتت باش. ئادیار ئامادەکاریی زۆر کراوە لە 6 مانگی ڕابردووە تا ئێستا بۆی کەم دیدارە ڕێک بخرێت. ئەمێ بزانم گرنگیم دیدارە چییە، پانێلەکان لە چی پێک هاتووە، وردەکاری زیاتر سەبارەت بە دیدارەکە ئەگەر بۆمان باس بکەیت. بەڵێ بەیانی ئێوە بەیانی بینەرانی کوردستان 24ش باش بێت. ئێمە وەکوێکیەتی لاوان دیموکراتی کوردستان مەکتەبی سکرتارێت بە پێویستمانزانی کە فۆرمێکی نوێی کارکردن بینینە ناو فەرهەنگی کارکردنمانەوە، هەم کارکردنی یەکێتی لاوان، هەم کارکردنی و تەواصلی لاوان و لایەنە پەیوەندیدارەکان و بەتایبەتیش حکوومەتی هەرێمی کوردستان. بۆ ئەمە بەستا ئێمە هەستاین بە ئەم فکری دامەزراندنی ئەم دیدارە گەڕێتەوە بۆ نزیکەی ساڵێک پێش ئێستا کە بە پێویستمانزانی حەڵقەیەکی تەواصل لە بینی حکوومەت و لایەنی پەیوەندیدار و لاوان لە هەرێمی کوردستان هەبێت و هەروەها لاو خۆی هەستێت ستەیجێکی هەبێت بەوەی کە کێشەکانی بخاتە بەردەم لایەنی پەیوەندیدار لەگەڵ ئاماژەکردن بە کێشەکانی چارەسەریەکانیش بخاتە لایەنی بەردەم لایەنی پەیوەندیدار. هەر بۆ مەبەستا ئەم دیدارە لە چەند بڕگەیەک پێک هاتووە کە بڕگەی یەکەمیان 6 سپیکەرمان هەیە کە 6 توێژینەوەیان کردووە لەسەر 6 بابەتی جیاواز یاخود بڵی 6 کێشەی جیاواز کە لەگەڵ خستنەڕووی کێشەکانیش چارەسەریەکان ئەخاتە بەردەم لایەنی پەیوەندیدار، چارەسەریەکان لە دیدی لاوانەوە. ئەم چارەسەریانە لەگەڵ فۆرمی ئیشکردنی ئێستای لاوان ئەگونجێت. بابەتەکان بێکاریە، مادەی ئاڵوودەبوونە، خوێندن و پەروەردە و زانکۆیە، ئای زیرەکی دەستکردە و چەند بابەتێکی تریش لە خۆی ئەگرێت. ئەوەی جێگەی خۆشحاڵیە کە سەرۆکی حکوومەتی ڕێزدار بەڵێ باشە بەڕێز کاژان چەند سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەشدارن لەبەرەوەی لە پارێزگای جیاوازەکان و هاتوونەتە دهۆک. ئەمە بزانم چەند کەس بەشدارن بۆ کەسانی کە قسە دەکەن لە چاستێکدان پێشترە و توێژینەوەیانە ناردوو هەڵبژێردراون میکانیزمی دەستنیشانکردنی بابەتەکان چۆن بووە؟ بەڵێ لە زاخۆ تا خانەقین لاوان بەشدارن. ئێمە دەرگای ناونووسینمان بۆ ماوەی چەند مانگێک کردەوە، نزیکەی مانگێک و نیو ئێمە دەرگامان کردەوە بۆی لاوەکان ناو بنووسن، بەڵام پشکی شێرمان یا بە لاوانی بادینان لەبەر ئەوەی کە کەمترین دیدار لەم سنوورە ڕێکخراوە و لاوانی ئەم سنوورە هەستمان کرد کە بێبەشن تا ڕادەیەک لە ئەم جۆرە ئیڤێنتانە. 1835 لاو بەشدار بوون. ئێمە لەبەر نەبوونی شوێن پێویست بوو لەو ژمارەیە ڕایگرین. سپیکەرەکانی ئێمە با بڵێم ئەو 6 توێژەرەی کە بەشداری ئەم دیدارەیان کردووە، ئێمە بەپی پێویستی بابەتەکانی توێژینەوەکان ئەو توێژینەوانەمان هەڵبژارد و خاوەنی توێژینەوەکانمان هەڵبژارد کە 2 کچ و 4 کوڕ لە خۆی ئەگرێت و هەر 6 توێژەرەکەش سپیکەرەکەش لە سنووری بادینانە کە ئێمە بەرنامەمان وایە کە لە ساڵانی داهاتووە ئەم فۆرمە بەردەوامە بێت، بەڵام توێژینەوەکان لە سەرتاسەری هەرێمی کوردستان وەربگرین، بەڵام بەپی پێویستی کێشە و بەپی پێویستی ئەو توێژینەوەی کە لەو ساڵەیە یاخود لەو سەردەمەیە پێویستە بێت کە بخرێتە ڕوو و بخرێتە سەر ستەیج. ئەوەی جێی خۆشحاڵی ئێمەیە وەکو لاوان ئەوەیە کە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان خۆی لەم دیدارەیە بەشدارە بێت و زۆر بە گرنگیەوە ئەڕوانێتە ئەم جۆرە دیدارانە و بە جۆرێکی نوێ بەشداری ئەمڕۆی ئەبێت کە لە پانێڵێکە بەشدار ئەبێت 3 گەنجی سەرتاسەری هەرێم سوێنێ نەرمان هەیە کێکێکیان نوێنەری لاوانمانە لە شاری سلێمانی، یەکێکیان لە نوێنەرمانە لە شاری زاخۆ، یەکێکمان نوێنەرمانە لە مەنتیقەی ئامێدی. خۆیان بەشدار ئەو 3 لاوەمان پرسیار ڕاستەخۆ لە جەنابی سەرۆکی حکوومەتەکەن کاک مەسرور بارزانی. باشە بەڕێز کاژان پێشووتریش سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە دیداری ڕاستەخۆ لەگەڵ گەنجاندا بەشدار بووە، جەختی لە پاڵ پشتیکردنی کابینی نوێم لە گەنجان بۆ پەروەردەکردنی گەنجی داهێنەر و هەروەها بۆ پاڵ پشتیکردن لە پرۆژە و بیرۆکەکانی گەنجان کردووە. ئەمجارە ڕاستەخۆ لەم ئیڤنتەدا لەگەڵیان بەشدارە. وەکو لاوان ئەمە دەتوانێت
بڵێن پاڵپشتێکی بەهێز بێت بۆی کە جارێکی تر گەنجان بتوانن بە پاڵپشتی حکوومەت و پاڵپشتی ڕاستەخۆی سەرۆکی حکوومەت بیرۆکەکانیان بخەنە ڕوو بە دوای چارەسەری و کێشانەدا بگەڕن. ئێوە چۆن لەم پشتیوانیکردن و پاڵپشتێ دەڕوانن؟ بەڵێ ئێمە بە دەرفەتمان زانی ئێمە لاوی زۆر بە تاقە و توانامان هەیە، لاوی داهێنەرمان هەیە، لاومان هەیە کە ئاستی ئەکادیمی و ئاستی بیرکردنەوەی لە بەڕادەیەکە کە ئەتوانێت کۆمەڵێک پێشنیارێک چارەسەر بێنێتە پێش بۆ لایەنی پەیوەندیدار بۆ هەر کێشەیەکەوە بەستەی ئایا لاوانە یاخود کۆمەلگایە بەگشتی. بە پێویستمان زانی ستەیجێک بین بەلاوان و گرنگی سەرۆکی حکوومەت بۆ احتیمامی بۆ توێژی لاوان ئێمە لە کابینی و نوێمابینی ومانە. بۆیە ئەم حەڵقەی تەواصل و ئەم با بڵێم بەشداری جەنابیان لەگەڵ ئەم لاوانە لە نزیکەوە پاڵپشتیەک و توانایەک و وزەیەک و تاقەیەکی تر ئەیە بەلاوان کە لە ساڵانی داهاتووە ئەم لاوانە زیاتر احتیمام بە کۆمەڵگەی خۆیان بن، زیاتر احتیمام بە چارەسەرکردنی کێشەکان بن لە هەرێمی کوردستانە و هەروەها بتوانن بەشێک بن لە گۆڕانکاری ئەرێنیەکان وەک لەوەی کە تەنیا دانیشتێت و چاوەڕێ بکات کە لایەنی پەیوەندیدار کێشەکانی بۆ چارەسەرکات. بۆیە زۆر بۆ ئێمە گرنگ بوو کە جەنابیان لە نزیکەوە ببینێت لاوی ئێمە چەند بەتوانایە چەند بە تاقەیە و هەروەها چۆن لاوانمان بە گروتینێکی سەردەمیانە ئەتوانێت پێشنیارە چارەسەر بۆ کێشەکانیان بکات و بە توێژینەوەکانیان پێش ئەوەی کە جەنابیان بێت گەشتۆتە دەستیان و بەهەند وەرگیراوە. بەڵێ بەڕێز کاژان محەممەد کارگەری مەکتەبی سکرتارێتی یەکێتی لاوانی دموکراتی کوردستان، زۆر سپاس لە دهۆکەوە لەگەڵمان بوو.